بۆ گەشتی زانستی لە کەلارەوە چووبوونە کفری، بەڵام بوو بە گەشتی کۆتایی ژیانیان و گەڕانەوەی نەبوو. مینیپاسێک کە زیاتر لە 15 قوتابی ئامادەیی کەلاری تێدا بوو لە ڕێگای گەڕانەوەی لە کفری وەردەگەڕێت و 4 لە قوتابیەکان گیان لەدەست دەدەن و 8 بریندار دەبن. کە سوکاری قوتابیەکان دەڵێن پێویستە لێکۆڵینەوەی بە پەلە لە ڕووداوەکە بکرێت و هۆکارەکەی ڕوون بکرێتەوە. بەس ئەوە نەئاڵێم ئەگەر من مامۆستابم 20 لە بەدانم لە ناو سیارەکە بزانم حرکات و سایەخە بە جۆرێکە ڕێک ئەگە لەو سەحرای شەگیری دەم لە بەرەوەتە وانە بۆ خەڵکی تر ئەڵێم کاکە بوەستە تەلەفۆن جەناب خۆت بەڕێزیرەوە گێوە ئەەکەم بۆی بزانم ئەمە حاڵ سایەخەکانمانە ڕێک لەبەر ئەو خۆرەدایان ئەگرم ئەو تەلەبەیلە نا ئەڵێم کاگەتەوە معقول نییە ڕۆح 20 نەفەر بۆ خاتر جەلامی و بۆ زەو خۆی بە مەزاج خۆی سیارە بڕانی و هەر کەسێکیش هەڵسێ ئیجازەی بدەنێ. بەپێی ئامارە فەرمیەکان تەنیا لە ماوەی 1 مانگی ڕابردوو 11 ڕووداوی هاتوچۆ لە گەرمیان ڕوویان داوە. بەهۆیانەوە 8 کەس گیانیان لەدەستداوە و 42 کەس بریندار بوون. دوان لە قوتابیەکانی ئەم ڕووداوەش خوشکن و دوانن بە یەکەوە لەدایک بوون و هەر بە یەکیشەوە مردن. باوکیان بە دیار تەرمەکانیانەوە تاساوە، بەڵام سەبرگر و ئارامە. بەپێی ئەوەی کە بە ئێمە گەشتو بە حساب سیارێکی قەمەرەیەک پێشی کەوتۆ پێشی داوەتەوە شکانی و دەسەری شتێ وایە بە ئێمەوە دووەنامەمە نەک ئەمان چەند پاسێک بوونە پاسی گەشتی زانیاریان کردەوە بۆ کفری ڕۆشتون لە شۆفێرەکان ترش پرسیارەکەن ئەوانش بانگەشتەکەن بۆ جوابکردن بۆ پرسیاری دەستی شکاندوتەوە سەریەکێ لە شۆفێرەکان ئەوانەی لە خوێندکارەکان کە خۆم ڕۆشتمە نەخۆشخانە بینیم ئەو قسانان پێگەیشت لەگەڵ کاتی حەدەسەکە و کاتی پێداچوونەوە بە کامێرەکانە بۆمان دەرەکەوێت چەند سیارە لێواتۆ لە ڕێوە توانی بۆی بیان دۆزینەوە. دەستگیر نەکراوە لەسەرم ناهێشتا کەسمان دەستگیر نەکرا شۆفێرگە خۆی وەستی باش نییە نەیەتوانێت قسەکە حالەکرەوە بە سلێمانی. شۆفێری مینیپاسەکە وتوویەتی ئۆتۆمبیلێک دەستی شکاندۆتەوە سەریان و بەهۆیەوە کۆنتڕۆڵی لەدەستداوە و ئۆتۆمبیلەکەی وەرگەڕاوە. پۆلیسیش ئێستا بە دوای ڕاستی بابەتەکەوەیە. ڕێکیشی بەڕاستی ڕێکانیش خراپە لەبەر ئەوەی کیشە ئەم ڕێکان تەسۆتە سیارە یعنی ممکنە دەزی لەچووە داعێت لەو سیارەکە. خراپی ڕێگەوبانەکان و سەرپێچیکردنی شۆفێرانیش بۆ کاری زۆرێک لە ڕووداوەکان دەزاندرێت. ئەمساڵ زۆرترین ڕووداوی هاتچۆ لە نێوان سلێمانی دەربەندیخان و کەلا ڕووی داوە. بەپێی ئامارەکانیش لە ساڵی ڕابردوو 468 ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگەیە ڕووی داوە. بەهۆیانەوە 34 کەس گیانی لەدەستداوە و 631 کەسیش بریندار بوون. بەرپرسانی باڵای حکومەتیش کە چەندین جار بەڵێنی چاکردنی ئەو ڕێگانەیان داوە و نەیان بردۆتە سەر، دوای ڕووداوەکان هەموو کارێک کە دەیکەن ئەوەیە کە لە دوورەوە لە تۆڕی کۆمەڵایەتی سەرخۆشیەک بۆ کەسوکاری قوربانیەکان دەنێرن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، کەلار.